هەموو دام و دەستگاکانوان سیستەم نییە لە وڵاتە سیستەم بەس لە نەخۆشخانەکانی دەرمانخانەکان دەڵێ سیستەم هەیە کە بە ئارەزوی خۆی پارچەک حەب دەتوانانی بە 7,000 بداتێ لەویتر دەداتێ بە 10,000 لەویتکە بە 6,000 سیستەم نییە لە وڵاتە لە هیچ دام و دەستگاهی ئەو کاکە دەتوانێت زۆر بە ئاسانی ڕێکی خەن لە ژوورێ سندوقەکان زۆرن خەڵک بە ژمارەبی ڕێکی ناخە نانەوێ کاکە نانەوێ هەر دەوێ ئازاری ئەو ملەتە بدە تاک بە تاکتەوە ئەمن خزمەتی پێشمەرگایەتیمەیە ماڵمان وێران بووە بەدەست ئەو هەندی ئەو حکوومەتی بەعز ئازاری داوی هەندی ئەوانە ئازاری داوین بە خودای بەعز ئازاری نەداوین با پێ درێ ئەو دەسەڵاتی کوردی کۆتایی پیاتیە بەس وەختەکەمایە ساعات پێنج بەخواوە لێرە بەناو بە قورعان ئەرێ وەڵڵا بەس بە ئەمن پیاژنێک بە نەفەریش هاتنە بەخوای دەرێ لەمە بڕۆ سبەی وەرنا ئێکرە هەر هەندە لە ڕێ بدەن ماشەکەمان چەندە بخوا ئەو ڕووکە ئەمە هەمومان وا لێرانە هەمومان ماندی ئەمن هەتا ئێستا فەتح سەدرم بۆ کرە بە قورعان ناتوانم متەحەمل ناکەم وا لێرانە ڕاوەستان چاوەڕێوێنێ مەعاشمان بدەنێ ئێمە مەعاشش نادەن کاکە ئەو بۆ حارە مەعاشە نەوەڵەوە ئەگە بە پێویست بی نەوەڵەوە خزمەت نییە خزمەت ئەوەیە کە هەر کەسە لە جێ خۆی ڕێزی لێ بگیرێتن ئێستا فەرمووی من ئەوەندە ساڵە خزمەتم کردی هەتا ئێستا ئەوە خزمەتەکەیە ئەوە ڕێزگرتنەکەیە ناوەڵەوە بە ڕێزگرتن نازانم بۆ بە ئیهانەی دەزانم مەعاشگرتن دەبای مەعاشم بۆ بێتە مالەوە بەس کەچی ئەوە فەرمو ئەوە سیستەمەکە ئەویان لێ کردی عەلە ساز ئێرانە بلێم چۆنە نابە قورعانە مەی ڕازینی نەمان بە ئیلاک برین وەڵڵا مالیان لەمە خراکرد حمرە ئەو مەعاشەی نەمینیت ئەرێ وەڵ ئەو مەعاشنی کاکەوە ئەوە تەعزیبە وەڵڵا تەعزیب